پێشکەش دەکات لە ژێر نامیشانی ئەهلی قورئان و هەرچی سەرشانیان بەرزەنامیان بفەرمێن. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. برا خوشكاني بالرئيس برایان و خوشکانێک کە ئینشاءالله ئێوە هەموو لایەک لە ژێر ناونیشانی ئەهلی قورئاندا خۆمان دەبینینەوە. السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. من سەرەتا لە خوای پەروەردگار داواکارم ئەوەی کە ئێوە وەکو ئەهلی قورئان لە هەموو گۆشە و کەنارەکانی ئەم وڵاتەی ئێمە پێوە سەرگەرمن کە هەرچی زیاتر ڕۆڵەکانی ئەم خەڵکە بە قورئان ئاشناکەن، فێریان کەن ڕاست و دروستتر، جوانتر و چاکتر قورئان بخوێنن، گۆ باش لێی تێبگەن و چاک پێوە پابند بن. خوا بە لوتف و کەڕەمی خۆی بەرەکەت و پێزی زیاتر بخاتە ئیش و کارتان و ئەوەی کە کردوتانە بە باشترین شێوە لێتان قبوڵ بفەرمێ و یارمەتیشتان بدا کە بەردەوام لە گەشەکردن و بەرەوپێشوونی زیاتر دابن. ئەو بابەتەی من ئامادەم کردووە ئەهلی قورئان و ئەرچی سەرشانیان. من لە چوار تەوەرەدا بابەتەکەتان پێشکەش دەکەم. تەوەری یەکەم ئەهلی قورئان هەڵبژاردەی خوان سبحانه وتعالى، و تەوەری دووەم ئەرچی سەرشانمان بەرامبەر بە قورئانەوەیە کە هەوڵ دەین هەرچی چاکتر بیخوێنین و هەرچی باشتر لەبەری بکەین و هەرچی زیاتر و قوڵتر لێی تێبگەین. و تەوەری سێم بریتێ لە ئەرچی سەرشانمان بەرامبەر بە خەڵک و کۆمەڵگامان، ئەویش بریتێ لەوە کە ڕاستی و ساغی و لێبڕاوی لەگەڵ خوا و خەڵکدا ڕەچاو بکەین. و تەوەری چوارەمیش ئەوەیە کە وەکو کۆی ئەرچی سەرشانمان ڕێبازی پێغەمبەران بگرین عەلەیهیم الصەلاة وەسەلام و هەڵوێست و ئاکار و ڕەوشتەکانیان ڕەچاو بکەین. دیارە هەمووشی هەر لەبەر ڕۆشنایی ئاەتەکانی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام باس دەکەم و هەوڵی دەدەم دیارە بە پوختی دیارە تا کاتی نوێژی عەسر وەختمان بەدەستەوە هەیە. بێمە سەر تەوەری یەکەم. برا خوشکانی بەڕێز، ئەو ناونیشانەی هەڵمژاردە بۆ تەوەری یەکەم ئەهلی قورئان هەڵبژاردەی خوان سبحانه وتعالى. ئەوە لە ئەو ئاەتە مبارەکەی سوورەتی فاتر وەردەگیری ڕاستەوخۆ کە خوا دەفەرمێت ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير. خوا سبحانه وتعالى پێشێ باسی ئەزمموی خاوەن کتێبەکانی پێشێ دەکات، دوایی دەفەرمێت ثمە، واتە دوای ئەزمموی دینداری خاوەن کتێبەکان ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا، کتێبی خۆمان دا بەو بەندانەی کە هەڵمان بژاردوون، گوڵبژێرمان کردوون. بۆیەش بە وشەی ئەورەثنا تعبیری لێ دەکا، چونکە میرات کە دەکەوێتە دەستی مرۆڤ کەسی دیکە ئیدعای ناکە. واتە ئێمە کتێبی خۆمان وەکو خەڵاتێک
وەکو دیارەیەک داوە بەو بەندانەی کە هەڵیان دەبژێرین واتەوە خەڵاتی و دیارێکی گەورەیە وەکو چۆن کەسێک میراتێکی پێدەگا بەبێەوە کە پێوە ماندوو بێ میرات فەرقی لەگەڵ ماڵ و سامانی دیکە و ئینسان ئارەقی پێوە نەکردووە پێوە ماندوو نەبووە لە کەسێکی دیکەوە بۆ ئەو هاتووە ئەو کتابەی خوش ئەو هیدایەتەی خوش ئێمە پێوە ماندوو نەبووین ئارەقمان پێوە نەڕۆشتووە بە بەلاش و بەبێ بەرامبەر وەکو دیاری و خەڵاتێک لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ ئێمە دێ جاخوا سبحانه وتعالى ئەوانەی کە لە کتێبی خۆیدا شارەزایان دەکات دەفەرمێ وأورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا أو بندانمان كهلمان شاردون زبرا خوشكاني بريز أم تعبير أو ذقيني البته دوای خوای پەروەردگار ئەهلی قورئانیش پۆلێن دەکا بۆ سێ جۆر بەڵام دوای باسی دەکەم ئەم تعبیرە ئەوە دەگەیەنێ کە کاتێک ئینسان دەستی لە کتێبی خوا گیر دەبێ لێی بەهرەمەند دەبێ بە چاک خوێندن بە لەبەرکردن بە لێ تێگەیشتن بە کارپێکردن کە دیارە دەبێ بە هەموو ئەوانە بێ ئەوە دەبێ خۆی زۆر بە خاوەن پشک و بەشێکی گەورە بزانێ لای خوا هەروەکو لە شوێنەواردا هاتووە لە سەنەدەکەی دڵنیانیم کە گوتراوە هەر کەسێ قورئانی پێ بدرێ و پێی وابێ کەسێک کە هەیە نیعمەتێکی لەو گەورەتری پێدراوە فقد ازدرى نعمة الله ئەوە نیعمەت و چاکەی خوای بەکەم تەماشا کردووە بەڕاستی برای خوشکانی خۆشەویست ئەو کتابە کە وحی ڕاستەوخۆی خوای پەروەردگاری تێدا بەرجەستەیە گەورەترین دیاری و خەڵات و نیعمەتە و گەورەترین چاکەیە خوا لەگەڵ بەندەکانیدا کردوویەتی وەکو لە بۆنەی دیکەشدا باسم کردو هەر بۆیەش لە سوورەتی ئەڕەحماندا خوا سبحانه وتعالى کە هەم نیعمەتە دنیاییەکانی هەم نیعمەتە دواڕۆژیەکانی لەو سوورەتەدا سەرژمێر دەکا و سیویەک جار لەسەر یەک لەو سوورەتەدا خوا ڕوو لە ئینس و جین دەکا و دەفەرمێ فەبیئەیی ئالائی ڕەبیکوما توکەذیبان بەکام لە نیعمەت و چاکەکانی پەروەردگارتان بێبڕوان کامی بەڕاست نازانن سەرڕشتەی نیعمەتەکانی خوا سبحانه وتعالى بە فێرکردنی قورئان دانراوە بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خوای خاوەن بەزەیی بێ سنوور قورئانی فێر کردووە دیارە علم القرآن دوو مەفعولی دەوێ مفعول به كما هو قرآني فير كردو فيري شيء يعني علم الناس القرآن يعلم الإنسان القرآن لبرو بس سياق ده زاندري كما بس دويا يعلم الإنس والجن القرآن أما ك خوا ده فرمي كتابي خوم كرد ميرات وبخشيم وكو دياري وخلاتك بو بنداني كهلم جاردون دبي ببيت مايي دلخوش بوني مروف هز ببختوري كردن و هز كردن بوكا هيج كس نعمتي شي لو نعمتك بودراوه قولتني في ندراوه اگر انسان براسي قدر نعمتي خواب زانه دبي واحد بك ام جاء دعاي كذا فرمي فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله هيا نستمل خوي دكا ديار لي رخوا سبحانه وتعالى الاخوار رابو سري في هذا الشيء من الادنى الى الاعلى فمنهم ظالم لنفسه او اهل قران هيا انا استمل خوي دكا وات لا تيجيشتني باش قولنا بيتوا يا لخويندني دا يا لبركردني دا يا لكاربي كردني دا گرنگوی معاملەیەکی زۆر باش لەگەڵ قورئاندا ناکە بەڵام هەر چۆن بێ مادام ئەهلی قورئانە ئەگەر غەڵەت و پەڵەتیشی هەبێ هەر خوا پێداوە و هەر هەڵبژاردەیە لای خوا ومنهم مقتصد هێشیانە میانجیە واتە نە زۆر پێشکەوتوتەوە نە زۆریش دواکەوتووە ومنهم سابق بالخيرات بإذن الله هەشیانە لە چاکاندا پێشکەوتوتەوە پێشکەوتنەوە لە چاکاندا ئەوەیە تۆ لكاري تشاك دا لبيش خلق وبي أوش ديار بمولتي إخوة ذلك هو الفضل الكبير دا قنجي أو بو هر سيشي بشيتوا هر كسي قرآني بيدرابي أو بخششي قوريا
دەستگونجێ بۆی سێمیان پێێتەوە کەسێک لە چاکاندا پێش خەڵکی دیکە بکەوێتەوە ئەوە بەخشەشێکی گەورەی لەلایەن خی پەروەردگارەوە پێدراوە. جا ئەم ڕاستیە برا خوشکانی بەڕێز چیمان دەست دەخا چ ئەنجامگیرێکی لێ دەکرێت ئەوەی لێ دەکرێت کە یەکەم ئینسان هەست بە نیعمەتی خوا بکا و قەدری نیعمەتی خوا بزانێ. دوو دەبێ هەوڵ دەین لەقەدەر ئەو ناونیشانە بین ئەگەر ئەهلی قورئان مادام هەڵبژاردەی خوان سبحانه وتعالى دەبێ فعلا تۆ هەوڵ دەی هەمیشە ئەو شتانە لە خۆتدا بێنیەدی لە ڕووی بیر و بۆچوونەوە لە ڕووی ئیمان و عەقیدەوە لە ڕووی عیبادەتەوە لە ڕووی هەڵس و کەوتەوە خۆت بەو سیفەتانە بەو ئاکارانە بڕازێنەوە کە هەڵبژاردن چونکە کەس لە خۆوە لای خوای پەروەردگار قەدر و قیمەتی بەرز نابێتەوە و خوا لە گۆترە کەس هەڵ نابژێرێ کە دەفەرمێ ئەو عەبدانەی هەڵمان بژاردون کتێبمان پێداون دێرە ئینسان دەبێ بزانێت کە ئەو ناونیشانە بە بەلاش نییە ولا هەر لە خۆڕە هەر بە مجەڕەدی ئەوەی کە قورئان دەخوێن قورئان لە بەردەکەی نابینە هەڵبژاردە بەڵکو بە ئەندازەی ئەوە کە چاک لە قورئان تێدەگەین باش پێدا قوڵ دەبین و باش پێوە پابەند دەبین باش مشوری جێبەجێکردنی دەخۆین لە ژانی تاچیمان خێزانیمان کۆمەڵایەتیمان سیاسیمان بە ئەندازەی ئەوە شایستەی ئەو ناونیشانە دەبین کە ئێمە لەلایەن خوای پەروەردگارەوە بە هەڵبژاردە دابنرین. دیارە ئەویش لە بوارێک و دوو بواردانە حەقیقەت ئەهلی قورئان برا خوشکانی بەڕێزەوەی هەوڵدەن لە ڕووی بووناسی و جیهانبینیەوە زۆر باش بەرچاوڕوون بن چونکە من پێم وایە پێش ئیمان و عەقیدە بووناسی و جیهانبینی دێت بە پێشەوانەی ئەوەی کە زۆربەی مسلمانان عادەتیان ڕێک لە ئیمان و عەقیدەوە دەست پێ دەکات لە ڕاستیە پێش ئیمان و عەقیدە جیهانبینی هەیە بووناسی هەیە لە قورئاندا خوای پەروەردگار وای تەرتیب کردووە پێش ئەوەی مسلمانان بە یا ئەیوهە الەذینە ئامەنوا بدوێنێت 13 ساڵ خوا سبحانه وتعالى باسی بووناسی و جیهانبینی و کە من کێم و چیم و لە کوێوە هاتووم بۆ کوێ دەچووم بۆچی هاتووم ئەم بوونە چییە خاوەنی چێ بەسەرهاتی چۆنە بۆ کوێ دەچێت سەرنجام چی لێ دێ ئەو ڕاستیانە زۆر گەورە و گرنگن دەبێ ئیمان و عەقیدەیەک کە بتەوێت نەلەخشا و دامەزراو بێ لەسەر بناغەی بووناسی و جیهانبینێکی دامەزرا و پتە و بنیاد بنرێ و لە ڕووی ئیمان و عەقیدەوە دەبێ ئەهلی قورئان ئیمان و عەقیدەکەیان ئیمان و عەقیدەیەک بێت لە ئەهلی قورئان لەوە بۆشێتەوە کە لە لای خواوە هەڵبژاردە بن و عیبادەتیان بەڕاستی ئەهلی قورئان نابێ خواپەرستیەکانیان وەکو خەڵکی دیکە بێ وەکو خەڵکی دیکە ئەنجام دەن جا ئەگەر نوێژیانە لە ڕووی نێوەڕۆکیەوە لە ڕووی لە کاتی خۆیدا ئەنجامدانی لە ڕووی ڕواڵەتیەوە لە ڕووی ئەوەوە کە نوێژەکەیان بیانجێڕێتەوە لە خراپە هانیاندا بۆ چاکە و ڕۆژوگرتنیانە و حەج و عومرەیانە و ماڵبەخشینیانە پاشان ذیکر و دوعایانە و قورئان خوێندنیانە هەموو ئەو شتانەی کە ئەنجامی دەدەن لە چوارچێوەی عیبادەت و پەرستشەکاندا دەبێ بە شێوەیەکی ممتاز ئەنجامی بدەن هەم لە ڕووی فۆرم و ڕواڵەتیەوە و هەم لە ڕووی نێوڕۆکیەوە. کاتێک کە پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم پرسیاری لێ دەکرێت یا رسول الله أي الأعمال أفضل بەچەند سیغەیەک هاتووە یا أي الأعمال أحب إلى الله لە ڕیواتێک دەفەرمێ إيمان بالله ورسوله إيمان بخوا و بپێغەمبەرەکەی قلت ثم يا قال ثم قال الصلاة على وقتها نوێژ لە کاتی خۆیدا جاهر لە نوێژەوە پێداوەرە تا ڕۆژوگرتن تا هەموو پەرستشەکان دەبێ بە شێوەیەکی چاک ئەنجام بدرێن. خوای پەروەردگار لە سوورەتی عنکەبوتدا دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ئێمە زۆر نوێژکەران دەبینین لە خراپە ناسڵەمنەوە لە خراپە ناپرینجێنەوە دیارە نوێژەکەیان نوێژ نییە وەکو جارێک کابراەک دەچێت بۆ خزمەت عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ دەڵێ ئەی گەورەی بڕواداران
ئەگەر نوێژم کرد پێم خۆشە بزانم قبوڵ بۆیان نا ئەویش دەڵێجا تەماشای ئەو ئاەتە مبارەکە بکە کە دەفەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر بێگومان نوێژ خاوەنەکەی قەدەغە دەکات لە کردەوە و لە قسە و وتەی ناقۆڵا و ناشیرین تەماشا بکە نوێژەکەت چەندە لە خراپە دەتگێڕێتەوە بەقەدەر ئەوەندە نوێژت کردووە چونکە خوا دەفەرمێ نوێژ ئەلیف و لامی سەر ئەسەلات ئەلیف و لامی تەعریفە یعنی نوێژی ڕاستەقینە نوێژێک کە خوا بیستوێتی خوا دەیەوێ و خوا قبوڵی دەکات خاوەنەکەی لە شتی خراپ و ناقۆڵا دەژێڕێتەوە ئەتۆ بزانە نوێژەکەت چەندە دەژێڕێتەوە ئەوەندە قبوڵە ئەوەندە نوێژت کردووە هەروەها ڕۆژوگرتنی شەروایە وەکو لە فەرمایشتی قودسیدا هاتووە الصوم لي والصيام جنة ڕۆژوو بۆ منە و ڕۆژوو قەڵقانە خاوەنەکەی دەژێڕێتەوە لە خراپە و هەروەها هەموو پەرستشەکانی دی ئەگەر حەجە ئەگەر عومرەیە ئەگەر قورئان خوێندنە هەموو ئەوانە دەبێ بۆ ئەوەن کە ئینسان چاککەن پاچیکەن ڕاستیکەن ساغیکەن ئەگەر ئەو شوێنەوارانە لە ئینساندا پەیدا نەبن ماناوە هەر جموجۆڵێکی ڕووکەشی ئەنجام داوە هەر بۆیەشە کە هاوڵانی بەڕێز خوالیان ڕازی بێ و لە دوای ئەوان جیلی دوای ئەوان تابعین و ئەوانی دیکە هەموو ئەوانەی کە زانیویانە دەبێت چۆن پەرستشەکانیان خواپەرستیەکانیان ئەنجام دەن و پەرستنەکانیان بەڕاستی حەقی خۆیان پێداون تەماشا دەکەی زۆر جیابوون لە جیلەکانی دوایی مسڵمانان هەروەها لە ڕووی ڕەوشتەوە ئەهلی قورئان بەڕاستی دەبێت ڕەوشتیان بەرز و جوان بێ دەبێ هەوڵدەن لە لووتکەدا بن لە هەموو شتێکدا لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەهلی عیلم ئەهلی قورئان پێیان گوتراوە القوڕاء قوڕاء یعنی ئەهلی عیلم چکە حەقیقەت لە نێو مسڵماناندا ئەو کەسانە بە ئەهلی عیلم لە قەڵەم دەدرێن شارەزای قورئان بن کەسێک لە قورئان شارەزانە بێ ئەوە دیارە بە تاکید لە ڕێبازی پێغەمبەریش هەر شارەزانی عەلەیهی سڵات وسەلام لە سونەتی شارەزانیە چکە سونەت بریتێ لە چۆنێتی پراکتیزەکردنی قورئان چۆنێتی جێبەجێکردنی قورئان لەسەر زەوی لەسەر ئەرزی واقع کەسێک لە قورئان شارەزانە بێ لە چۆنێتی جێبەجێکردنەکەشی هەر شارەزان نابێ هەروەها لە ڕووی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان هیچ کەس نابێت لە ئەهلی قورئان ئازاتر بێ بۆ خزمایەتی بۆ دراوسێتی باش و بۆ ڕەحم و بەزەی بۆ شەفەقەت بۆ ئینساف و دادگەری بۆ ئەو ئەدەبە بەرزانەی کە دەبێ مسڵمانان خوانیان پێبڕازێنەوە هەروەها لە ڕووی سیاسیشەوە ئەهلی قورئان دەبێ لە بواری سیاسەت و مشورخۆری بۆ دەوروبەر و کۆمەلگایان خاوەنی هەڵوێز بن و لەسەر ڕێیەکی ڕاست و ڕێک بن کەواتە کە دەڵێن ئەهلی قورئان هەڵبژاردەی خوان وەکو گوتمەوە قسەیەک نییە هەروە بگوترێ وەکو بەداخەوە زۆر جار مامۆستایانمان واتە مامۆستایانی مینبەر و میحراب لەبەرەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إن العلماء ورثة الأنبياء بێگومان زانایان میراتگرانی پێغەمبەرانن عەلەیهیم الصلاة والسلام هەندێک لە مامۆستایان وارەزان هەر ناویان مامۆستا بێ دەبنە میراتگر وەکو من لە کتێبی زانانی ئیسلام چێن و چۆنندا باسم کردووە وان نییە وان نییە کە هەر کەسێک ناوی لێندرا مامۆستا ڕێک میراتگری پێغەمبەر بێ عەلەیهی سڵات وسەلام ڕێک جێنشین و جێگری بێ نا بە ئەندازەی ئەوە کە ئەوەی پێغەمبەر بەجێی هێشتووە عەلەیهی سڵات وسەلام و لە لای تۆیە بە ئەندازەی ئەوە دەبێ میراتگر هل لدرجة فرمايش كذا دفرمي وإن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما وإنما ورثوا العلم فمن أخذه أخذ بحظ وافر پیغمبران دینار و درهم و تزیر زیان لدوای خوان نکردو تمیرات بلکو زانستیان بجێشتووە هەر کەسێک ئەو زانستە واسە زانستی وحی وەربگرێ پشک و بەشێکی گەورەی وەرگرتووە جا هەر مامۆستایەک هەر زانایەک بە ئەندازەی ئەوە جێگری پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کە شارەزایە بە ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە جەوهەر و نێوەڕۆکی ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام قورئانە سنەتیش بریتێ لە چۆنەتی جێبەجێکردنی قورئان لەسەر ئەرزی واقع چۆنەتی پراکتیزەکردنی بۆیە ئێمەش وەکە ئەهلی قورئان دەبێت لە خۆمان وریابین یعنی هەر بۆندە کە پێمان لەبەرەوەی کە خەریکی قورئانین خەریکی لەبەرکردنی قورئان یا پێ لەبەرکردنی قورئان یا چاک خوێندن یا چاک پێ خوێندن یا هەر جۆرە مامەڵەیەک لەگەڵ قورئاندا تەنیا بەوەندە
ناکەوێنە ژێر ئەو ناو نیشانەی کە ئێمە لای خوا هەڵبژاردە بین بەڵکو دەبێ هەوڵ دەین هەم لە ڕووی بووناسی لە ڕووی عەقیدە لە ڕووی عیبادەت لە ڕووی ئەخلاق پەیوەندی کۆمەڵایەتیەکان هەڵوێستی سیاسی لە ڕووی فیکری لە هەموو ئەو ڕوانەوە دەبێ هەوڵ دەین کامەی باشترە ئەوە هەڵبژێرین ئەو کاتە بە ئەندازەی ئەوە لە لای خوش دەبین بە هەڵبژێردرا و پەسەند بێمە سەر تەوەری دووەم ئێمە لەگەڵ قورئاندا دەبێ چی بکەین ئەرشی سەرشانمان بەرامبەر بە قورئان چییە من لە سێ ئەرکدا کورتم کردوتەوە دیارە ئەرکمان بەرامبەر بە قورئان زۆر شتە بەڵام یەکەمیان چاک خوێندنی قورئانە چونکە خوا سبحانه وتعالى لە سوورەتی مزەممیل لەوە لە چەند سوورەتی دیکەشدا باسی تەرتیل دەکا وەرەتیل القورئان تەرتیلە قورئان بخوێنە بە جوانی تەرتیل دەڵێ لە زمانی عەرەبیدا دەگوترێت ثەغر مرتل ئەگەر کەسێک دمودەدانی ڕێک بن شاش و باش نەبن پاش و پێشیان نەبێ بەرز و نزمیان نەبێ ثەغر مرتل واتە دەدانەکانی ڕێکن تەرتیل ئەوەیە کە حەقی هەموو پیتەکان و حەقی هەموو شەو بڕگەکانی قورئان دەی کاتێک کە دەیخوێنی کە زانایان ئەمۆیان لە ژێر ناو نیشانی زانستێکدا هێناوە کە پێی دەگوترێت تەجوید تەمان لە قورئان و سونەدا مستەڵەحە نهاتووە یعنی چاک خوێندن چاککردنی قورئان چاک خوێندنی قورئان دیارە ئەوە کە ئێوەی بەڕێز لە هەموو گۆشە و کەنارەکانی ئەم وڵاتە خەریکی ئەوەن کە مسلمانان و ڕۆڵەی مسلمانان فێری ئەو کەن چاک قورئان بخوێنن ئەوە یەکەمین ئەرکە بەڵام دوای ئەوە بە تەئکید دوای چاک خوێندن لە بەرکردنیش هەیە ئەویش ئەرکێکی دیکەیە کە بەرامبەر بە قورئان دەبێ ئەنجامی بدەین هەرچەندە گونجێ لە ڕواڵەتی هەندێک لە دەقەکانی قورئانیش ئەو حەقیقەتە وەربگیرێ بەڵام فەرمایشتێکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام لە صەحیح موسڵیمدا هاتووە ڕێک معنای لەبەرکردنی قورئان دەگەیەنێ کە دەفەرمێ خوا بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام إني مبتليك ومبتل بك ومنزل عليك كتابا لا يغسله الماء تقرأه نائما ويقظانا رواه مسلم خواب پیغمبر فرمي عليه الصلاة والسلام من تو تعقيدك مووخ وخلشيش بتو تعقيدك مو وكتابك دادا بزين مسرتو أو نايشواتو هر كتابك لسر كاغز لسر هر شيء بنوسرتو أو ديشواتو كي قرآن أو نايشواتو كلسر ضل بنوسره العقل ضل داتو مار بكري وأو قرآن تو هم لكاتي خودا وهم لكاتي بيداري دا ديخواني بيقومان لبركرني قرآن أويش شتيشي قورا وقرنقا چونك هميشه إنسان قرآني ليه الله كوي مصحف لبردسي دابي أوانيك أقر جيرابن أقر جاري وقرآن لبردساني بود دردكوي كفعلا وايا وبراسي قرآن كلبردك ريزور تامو تشيجي زياترا لسر مصحف دخوين دري بني وشو دتواني بيخواني لهمو كاتان دا لكاتي تنقان دا لهمو وقتان دا القرآن كلبرت دتواني بيخواني وبراسي قرآن شيشكا لقل دلو ضروني إنسان دا تيكال دا إنسان تفاعلي لقل دا دكا زور كاريگري لسري زياتري هي وقلوي هموش بقرته وبو مصحف جا أو جا بتواني بيخواني أرشي سي هميش من برامبر بقرآن أويك قول لي تيبقين هم تشاكي بخوانين هم باش لبري كاين هم قولش لي تيبقين لسورة النساء دا خواهي پروردگار برامبر بخلقش ضل نخوش يا منافق دا فرمي فما لهؤلاء القوم لا يكادون يفقهون حديثا أو كوملا بوشيوان خريكن لقصت تينغان جاء وشي فقه لقل فهم ابن القيم قسيشي جواني هيدا فهم بريتيلا تيجيشتن لبيجو لفظي وشيك بلام فقه بريتيلا تيجيشتن لما بستي بيجركه الفقه فهم مراد المتكلم بلان فهم بريتيلا فهم لفظ الكلام اگر للروالتي بيجكي تيبقي او تو فهمت كردوه بلان فقه اوي تو بزاني اويك او قسي قوتوا بالنسبه خواي پروردگار او قسي فرموا ما بس يشبوا او فقه بويش پیغمبر صلى الله عليه وسلم ده فرمى من يريد الله به خيرا يفقهه في الدين
هەر کەسێ خوا خێر و چاکەی بۆی بوێ لە دیندا قوڵ شارەزای دەکات. هەروەها لە سوورەتی تەوبە لە ئاەتی ژمارە 22 خوای پەروەردگار دەفەرمێ فلولا وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين گرنگ تفقه لدين دا چاک لێ تێگەیشتنە قوڵ لێ تێگەیشتنە ئەو سێ ئەرکەمان لەسەرشانە بەگشتی بەرامبەر بە قورئان دوایی ئەلبەتە دوای چاک خوێندنی و لەبەرکردنی و چاک لێ تێگەیشتن و قوڵ لێ تێگەیشتنی ئەو جار دەمێنێتەوە هەم خۆمان باش پێوە پابەند بین و هەم هەوڵ دەین لە دەوروبەری خۆشماندا بەرجەستەی بکەین لە ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵایەتی و سیاسیدا. بێمە سەر تەوەری سێیەم ئەرکمان بەرامبەر بە کۆمەلگا چییە وەکو ئەهلی قورئان ڕاستی و ساغی و لێبڕاوی لەگەڵ خوا و لەگەڵ خەڵکدا. ئەلبەتە من مەبەستم پێ مامەڵە لەگەڵ کۆمەلگا و خەڵکە بەڵام بەڕاستی ئەوەی لەگەڵ خوادا ڕاست نەبێ و ساغ نەبێ و لێبڕاو و متەجەرید نەبێ ناتوان لەگەڵ خەڵکیش وابێ. هەمیشە مامەڵە لەگەڵ خەڵک لقی مامەڵەیە لەگەڵ خوا بە ئەندازەی ئەوە کە لەگەڵ خوا ڕاستی لەگەڵ خەڵک چاچی. لە سوورەتی سەرەتای سوورەتی ئەنفال خوا سبحانه وتعالى دەفەرمێ فاتقوا الله وأصلحوا ذات بينكم پارێز لە خوا بکەن پەیوەندیەکان نێوانتان چاک بکەن. لە ئاەتی پێش کۆتایی سوورەتی حەج لە ئاەتی ژمارە 77 دا دەفەرمێ واعبدوا ربكم وافعلوا الخير لعلكم تفلحون پەروەردگارتان بپەرستن و چاکە بکەن بۆ ئەوەی سەرفراز بن. هەروەها وشەی تەقوا و ئیحسان إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون خوا لەگەڵ ئەواندا پارێز دەکەن و ئەوانی کە چاکەکارن. زۆر ئەو شتانە پێکەوە هاتوونیان وتعاونوا على البر والتقوى بر وەکو بینی خۆمان و خەڵک و تەقوا وەکو بینی خۆمان و خوا سبحانه وتعالى. براو خوشکانی بەڕێز ڕاستی و ساغی لەگەڵ خەڵک و کۆمەڵگادا ئەوە نییە کە خەڵک چی پێخۆشەوا بڵێ و ئەوە نییە کە هەر شتێک ئەوان پێی نیگەران بن نەیڵێن بەڵکو ڕاستی و ساغی لەگەڵ خەڵکدا ئەوەی کە خەڵک چی بۆ چاکەوا بڵێن چ شتێک بۆ ئەوان سوودی هەیە کەڵکی هێوا بڵێن بەڵام دیارە هەوڵ دەین بە باشترین شێواز بە حیکمەت و بە لێزانی و بە کارامەیی. زۆر کەس ڕەنگە لە نێو خەڵکی ئیسلامیشدا خۆی بپارێزەی لەو شتانێک کە خەڵک پێی ناخۆش. هەندێکیش بە بارەکەی دیکەدا وەرەزانێت تۆ دەبێ هەر میمۆ خەڵک تووڕەکەی نا تۆ دەبێ ئامانجدەوە بێ خەڵک ڕازیکەی نە خەڵک تووڕەکەی بەڵکو ئامانجدەوە بێ خەڵک بەختەوەرکەی خەڵک بەهرەمەندکەی. جاخۆ جارە هەندێک لەو شتانێک کە تۆ دەڵێ پێشیان ناخۆشە جاری واشەیە پێیان خۆشە. بەهەرحاڵ ئەوە زۆر گرنگە ئێمە لەگەڵ خەڵکدا ساغ و ڕاست بین. چی بۆ خۆمان پێخۆشە بۆ ئەوانشمان پێخۆش بۆ لەگەڵیشاندا ڕاست بین و ئاین و بەرنامەی خوا و کتێب و کەلامی خوا هیچی لێ ژێر لێو نەخەین. هەر بەشێک لە قورئان هەر حەقیقەتێک لە قورئان لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە کات و شوێنی خۆیدا بڵێین وەکو خوا سبحانه وتعالى دەفەرمێ ولا يخافون لومة لائم و گوێ نەدەینە لۆمەی لۆمەکەران. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دڵسۆزی و ڕاستی و ساغی لەگەڵ خەڵکدا دینداری لەوەدا خلاصە کردوێتەوە دەفەرمێ الدین النصيحة قلنا لمن قال لله ولكتابه ولرسوله وللمؤمنين والمسلمين وعامتهم ولا صحيح مسلم داتوا فرمي دینداری دین لێرەدا بەمعنای ئیسلام نییە. الدین لێرە یعنی دینداری دینداریکردن و مسڵمانەتی بریتێ لە دڵسۆزی. نەسیحە یعنی دڵسۆزی و ساغی و ڕاستی. گوتمان لەگەڵ چێ نەسیحە لەگەڵ چێ فەرمی بۆ خوا و بۆ کتابی خوا بۆ پێغەمبەری خوا بۆ پێشەوا و بەرپرسانی مسلمانان و بە مسلمانان بەگشتی. ئەمجا بێمە سەر تەوەری چوارەم گرتنی ڕێبازی پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وسەلام و چاولێکردنی ڕێوشوێن و هەڵوێستیان. دیارە ئەمە ئەوانی پێشی هەمان کۆ دەکاتەوە. برا خوشکانی بەڕێز ئەگەر تەماشای قورئان بکەین بەلای کەمەوە دوو لە سەرسەی قورئان تەرخان کراوە بۆ بەسەرهاتی پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ و گەلەکانیان
وخوا سبحانه وتعالى لە چەند شوێنان ئامۆژگاری ئێمە ئێمە ئاگادار دەکاتەوە کە باش سەرنجی بەسەرهاتی پێغەمبەران دێن عەلەیهیمو سەڵات وسەلام بۆ وێنە لە کۆتایی سوورەتی هوددا دەفەرمێ لەقەد کانە فی قەصەصهم عیبرەة لئولی الألباب وكلا نقص عليك ما من أنباء الرسل ما نثبت به فؤادك ولا كوتاي سورة يوسف دا فرمي لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب لسورة هود دا فرمي لبسرهاتي پیغمبران عليهم الصلاة والسلام بسر توي دا خوينينوا أو بسرهاتاني كضلط زياتر دا شسبيانا و كوتاي سورة يوسف دا فرمي بيقمان لجيران أو بسرهاتي پیغمبران دا پند هي عبرته بو خاوەن عەقڵان وای تێدەگەم من لە ئەنجامی تێوەڕامانی قورئان کە بەشەر لەسەر زەوی وا پێدەچێ دوو لە سەرسەی تەمەنی بەشەر لەو کاتێک کە قورئان هاتۆتە خوار دوو لە سەرسەی ڕابرد بێ بۆیە خوا سوبحانەوە تەعالا ئەو دوو لە سەرسەی تەمەنی بەشەریەت کە ڕابردووە بەسەراتەکانی هەڵهێنجاوە و دوو لە سەرسەی پانتایی قورئانی بۆ تەرخان کردووە تاکو ئەو یەک لە سەرسەی بەشەر تەمەنی بەشەر کەماوە لە سەر زەوی تەماشای ئەو دوو لە سەرسەی قورئان بکە و پەندی لێوەربگرێ بۆ ئەو بەشە ژیانەی کەماوێتی براو خوشکەکان یعنی ئینسان ئەگەر ورد سەرنجی بەسەرهاتی پێغەمبەران دا عەلەیهیمو الصەڵات وەسەلام هەم لە ڕووی جیهانبینی بوو ناسیەوە هەم لە ڕووی ئیمان و عەقیدەوە لە ڕووی فیکرەوە لە ڕووی حکم و سیاسەتەوە لە ڕووی ئابووری و ژیان و گوزەرانەوە لە ڕووی ڕەوشت و ئاکارەوە لە هەموو ڕوویەکەوە بەسەرهاتی پێغەمبەران عەلەیهیمو الصەڵات وەسەلام بەتەئکید پڕن لە پەند و عیبرەت هەر بۆیە خوا سوبحانەوە وتەعالا دوای ئەوەی ناوی هەژدە لە پێغەمبەران دێنێ لە سوورەتی ئەنعامدا دوایی خوا بە پێغەمبەری خاتەم دەفەرمێ عەلەیهی الصەڵات وەسەلام ئولائیکە الەذینە هەدە الله فبهداهم مقتدی ئەوانە کەسانێکن خوا خستبوونێ سەر ڕێی ڕاست تۆش بە دوای ڕێی ڕاستی ئەوان بکەوە یعنی پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم کە سەروەری پێغەمبەرانە و گەورەی هەموویانە خوا ملزەمی کردووە بە دوای ڕێو شوێنی پێغەمبەران بکەوێ کام ڕێو شوێن ئەوەی کە خوا لە قورئاندا بەسەرهاتەکان یعنی بۆ جێڕاوینەوە جا خۆ ئینسان ئەگەر ورد سەرنج بداتە بەسەرهاتی پێغەمبەران زۆر شتی تیا دەبینێ بەڵام وەکو حکایەت تەماشایکەی شتێکی کێ هەر بۆیە جگە لە سوورەتی یوسف لە هەموو قورئاندا بەسەرهاتێکی دێکە نەهاتوە هەمووی ئاڵقە لە دوای یەک بێت قسەیەکی متەکاملی پێکەوە ئاڵقەبەند بەس لە سوورەتی یوسف داهاتوە بەسەرهاتی یوسف عەلەیهی الصەڵات وەسەلام ئەوی دیکە هەمووی خوا مەقتع دەیهێنێ بەپێی سیاق و بەپێی شوێن و بەپێی پێویستی ئەو کاتەی مسڵمانان یاخود ئێستای مسڵمانان یا دوای ئێستا ئەگەر تەماشای ژیان و بەسەرهاتی پێغەمبەران بکەین عەلەیهیمو الصەڵات وەسەلام بەگشتی چیمان دەستگیر دەبێ یەکەم ئەومان دەستگیر دەبێ برا خوشکانی بەڕێز کە هەموو پێغەمبەران هاتوون تەوحید بچەسپێنن خوا بێگرتن تەنیا بەنداتی بۆ خواکردن تەنیا خواپەرستن لە ئاەتی 25 سوورەتی ئەلئەنبیادا خوا دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون هیچ پێغەمبەرێکمان لە پێش تۆدا ڕەوان نەکردووە ئەی محەممەد صلی الله عليه وسلم مەگەر پێمان ڕاگەیاندووە جگە لە من هیچ پەرستراونین تەنیا بەنداتی بۆ من بکەن هەموو پێغەمبەران بە یەکتاپەرستی و بە تەنیا خواپەرستن و تەنیا بەنداتی بۆ خواکردن ڕەوان کراون تەنیا بەندایەتی بۆ خواکردنیش هەم ژیانی تاچی دەگرێتەوە هەم ژیانی کۆمەڵایەتی و سیاسی دەگرێتەوە هەم شعائر دەگرێتەوە هەم شەرائع دەگرێتەوە دەبێت دروشمەکان کە ئینسان ئەنجامیان دەدا بۆی ئیسپاتی بەندایەتی خۆیان پێ بکا بۆ خوا وەکو تاچێک هەر بۆ خوا ئەنجام بدرێن ئەگەر نوێژ و ڕۆژوویە ئەگەر زەکات و حەجە ئەگەر زیکر و دوعایە هەموو ئەو شتانەی کە پێیان دەگوترێت دروشمەکانی پەرستن و دەبێت شەرائعش یاساکانی ڕێخستنی ژیان و بەڕێوەبردننی ژیانیش تەنیا لە خوا وەربگیرێن ئەوە یەک پێغەمبەران عەلەیهیمو الصەڵات وەسەلام هەموویان هاتوون بۆ چەسپاندنی خوا بە یەکگرتن تەنیا خواپەرستن یەک دوو هەموو پێغەمبەران عەلەیهیمو الصەڵات وەسەلام هاتوون بۆ چەسپاندنی دادگەری بۆ چەسپاندنی یەکتاپەرستی وەکو پەیوەندی نێوان مرۆڤەکان و خوا پەیوەندی نێوان خۆیان و خوا دەبێت بەس خوا بپەرسترێت ئەوی دیکە هیچی شایستەی پەرستن نییە
نە مرۆڤ نەدار نەبەرد نە مانگ ئەستێرە خۆر هیچی بەڵاوکو پەیوەندی نێوان خۆیان و خۆیان پێغەمبەران هەمویان عەلەیهیمو سەڵات وسەلام بەبێ هەڵاواردن هاتوون کە خەڵک بە دادگەری بەڕێوە بچێت لە ئاەتی ژمارە 25 سوورەتی الحەدید خوا دەفەرمێ لەقەد ئەرسەلنا ڕسوولنا بالبەینات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط پێغەمبەرانمان عەلەیهیمو سەڵات وسەلام بەڵگە ڕۆشنەکان و ناردون کتێب و تەرازوشمان لەگەڵ دابەزاندون تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچن دادگەری بە ڕەهایی فەرموویەتی لە ڕووی نەتەوەیی لە ڕووی سیاسی ئابووری کۆمەڵایەتی لە هەموو ڕووەکانەوە کەواتە ئەوانەی کە بە ناوی شوێنکەوتنی پێشینی چاکەوە سەرگەرمی تەوحید دەبن زۆر باشە یەکێک لەو ئامانجە هەرە گەورانەی یاخوی لەو دوو ئامانجە هەرە گەورەی کە هەموو پێغەمبەرانی بۆ هاتوون ئەوەیە کە خەڵک بکەن بە موحید تەنیا خواپەرست بەڵام ئەوە نیوەی ئەرکی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وسەلام نیوەکەی دیکەی ئەوەیە کە هەوڵدەن خەڵک لە نێو خۆیاندا بە دادگەری بژین زاڵم و مەزڵومی نەبێت چینایەتی و قڕی و پڕی و سەردەست و بندەست نەبێت هەمویان بەندەی خوابن پێکەوە تەبابن بۆیە هەروەکو چۆن خەم لەوە دەخۆی کە خەڵک خوا بەیەکگر بێ و تەنیا خواپەرست بێ دەبێت خەمیش لەوە بخۆی کە لە نێو کۆمەلگادا لە نێو خەڵکدا دادگەری بچەسپێ خوا دەفەرمێ هەموو پێغەمبەرانم بۆیە ناردوون کە تەنیا بەندەتی بۆ من بکەن و دەشفەرمێ هەموو پێغەمبەرانشم بۆیە ناردوون کە بە دادگەری بەڕێوە بچن جا تۆ لەوێ بە قسەی پێغەمبەران کەوی لەوێ لە قسەیان لادەی بە کەڵک نایە هەر لەبەرەوەی ئەوە ئەولایەن زەرەری هەیە بۆ پەسەکانی تاغوتێک فرعونێک بە کەڵک نایە ئەو دینە هەمووی پێکەوە جوانە هەمووی لێ پێکەوە بەڕێوەبەری لە سیرەی ابن هیشام داهاتوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چوو بۆ لای عەشیرەتێک بۆ لای هۆزێک کە هەردەی فەرموو من يؤويني من ينصرني حتى أبلغ رسالة ربي فإن قريشا منعوني چێ من دەگرێتە خۆی چێ پشتم دەگرێ پەیامی خوا بگەێنم چونکە قوڕیشەکان ناهێڵن یعنی نایاندێش پێغەمبەر صلی الله علیه و سلم بانگەواز بکە با نایاندێش قورئان فێری خەڵک کا با ئەدێ و مسلمان لە مەکە پەیدا نەبوون یعنی چی قوڕیش ڕێم لێ دەگرن یعنی نایاڵن ئەو ئیسلامە ئەو پەیامە لە قەوارێکی سیاسیدا بەرجەستە بکەم ناهێڵن کە زمینە خۆشکەم بۆی خوا شریعەتێکم بۆ دابەزێنێ و لە ئەنجامی چەسپاندنی ئەو شریعەتە دادگەری بچەسپێ لە نێو خەڵکدا خەڵک تەنیا خوا بپەرستن و بە دادگەری بەڕێوە بچن شتێکی دی براو خوشتانی بەڕێز کە لە ڕێبازی پێغەمبەراندا عەلەیهیمو سەڵات وسەلام کە گوتم پێغەمبەری خاتەم پێش ئێمە مولزەم کراوە کە بەڕێی پێغەمبەراندا بڕوا پابەت بێ بە ڕێبازەکەیانەوە هیچی دیکە کە زۆر زەقە زۆر ڕوونە لە ڕێبازی پێغەمبەراندا عەلەیهیمو سەڵات وسەلام ئەوەیە هیچ پێغەمبەرێک نەهاتووە لەگەڵ چەوساوە بەشخوراواندا نەبێ و دژی ستەمکاران و خۆسەپێنان نەبێ بەسەرهاتێک کە لە قورئاندا زۆر دووبارە بۆتەوە بەسەرهاتی موسای عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ فیرعەوندا ئەڵبەتە موسا و هاڕوونی برای و گەلی بەنی ئیسرائیل کە ژێردەست و ژێرچەپۆک و ستەمدیدە بوون و فیرعەون و قاڕون و هامان و ئەو دەست و پەیوەندانیان لەبەرچی لەبەرەوەی کە ژیانی بەشەر بە زۆری ئەوەی تیا دووبارە دەبێتەوە ئەوەش زۆر گرنگە کە ئێمە وەکو ئەهلی قورئان ئاگامان لە خۆمان بێت هەمیشە لەگەڵ خەڵک و جەماوەردا بین بەگشتی بە تایبەت لەگەڵ خەڵکی مەزڵوم و بەشخوراو هەر کەسێک بێت تەنانەت ئەگەر کافرێکیش هەبێ مەزڵوم بێت تۆ دەبێت پشتی بگری زۆڵمەکەی لەسەر لابەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە معادی کوڕی جەبەل دەنێرێ بۆ یەمەن فەرمانی پێدەکا کە تۆ دەچی بۆ لای کەسانێک کە خاوەن کتێبن واتە نەسڕانین بە زۆری نەسڕانیەکان لێبوون هەندێک جوولەکەشی لێبوون با یەکەمین شتێک کە تۆ ئەوانی بۆ بانگ دەکەی ئەوە بێ کە تەنیا خوا بپەرستن هەرچەند خۆشیان بە خواپەرست زانیوە بەڵام دیارە ئینحراف و لێدان هەبووە دوایی دەفەرمێ پێیان بڵێ کە ئەگەر مسڵمان بوون پێیان بڵێ کە خوا شەو ڕۆژی 5 نوێژی لەسەر فەرز کردوون دوای باسی زەکات دەکا دوای ئەوە دەفەرمێ واتقي دعوة المظلوم فإنه ليس بينها وبين الله حجاب خۆت لە دوعای ستەملێکراو بپارێزە لە نێوانی دوعای ستەملێکراو و خوای پەروەردگاردا پەردە نییە ئەو ستەملێکراوە دیارە کافرە یعنی ئەگەر مسڵمان نەبوو ئەگەر نەهاتە بڵێ قەنەعەتی بە ئیسلام نەهات خۆ زوڵمی لێ نەکەی خۆ بپارێزە لەوەی دوعات لێ بکە
طبعا خی پەروەردگار بە پێشوانەی کە زۆر جار ئێمە حاڵی دەبین خوا لە دنیادا خوای هەموو کەسە ڕەحمەتەکەی هەموو کەسی گرتوێتەوە وەڕەحمەتی وەسعت كل شيء بەڵام لە قیامەتێ دیارە ڕەحمەتەکەی تایبەت دەکات بە ئەهل ئیمانەوە فسأكتبها للذين يتقون بەڵام لە دنیادا ڕەحمەتی خوا هەموو کەس و شتێکی گرتوێتەوە مەبەستم ئەوەیە ئێمە دەبێ وریابین وەکو ئەهلی قورئان لەگەڵ خەڵک و جەماوەردا بین بەگشتی نەک لەگەڵ ئەوانەی کە خەڵک و جەماوەر ژێر شەپۆک دەکەن مەبەستم ئەوەیە و لە نێو خەڵک و جەماوەر لەگەڵ خاوەن حەق دابین لەگەڵ مەزلومان دابین لەگەڵ بەشخوراوان دابین تەماشای پێغەمبەران دەکەین ئاوا بوون عەلەیهیم الصەلاة وەسەلام گەلی فیرعەون گەلی نوح بە نوح دەڵێن گەلە کافرەکەی سەرانی ئەهلی کوفری گەلەکەی پێی دەڵێن ما نراك اتبعك إلا الذين هم أراذلنا نابینین شوێنت کەوت من مەگەر ئەوانەمە هەرچی و پەرچی و خەڵکی سادەن فرعون و دارودەستەکەی بە جەماعەتی موسا دەڵێن إنهم لشرذمة قليلون ئەوانە کۆمەڵێکی بێدەست و پێن کۆمەڵێکی بێدەسەڵات و هەرچی و پەرچی لە هەموو قورئاندا هەر وشەی مستضعفین بەکار هاتووە بۆ شوێن کەوتوانی پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام وشەی مستەکبیرین خۆ بەزلگران خۆ فەرزکەران بۆ ناحەزانی پێغەمبەران هەروەها وشەی مترەفین و وشەی مسرفینیش بەکار هاتووە یعنی خۆشگوزەرانان و زێدە ڕووی کاران ئەوانەی کە لەسەر حیسابی خەڵک خێر و وڵات لە دەستی خۆیاندا قۆرەق دەکەن ئەوەش نیشانەیەکی دیکەی و مەعلەمێکی دیکەی ڕێبازی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسەلام من لە کۆتاییدا ئەوەتان پێ دەڵێم برا خوشکەکانم بەڕاستی دەستخۆشیتان لێ دەکەم لە دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە لە هەموو لقەکان لە هەموو شوێنەکان و وەکو برایشی دڵسۆز و خۆتان پێتان دەڵێم ئەوەندە بەرەکەتەی لە ئیشتاندا هەیە هی دڵسۆزیەکەتانە هی ماندووبوونتانە و پاشان هی دڵسۆزیەکەتان ئینشاڵڵا ماندووبوونەکەتان زیاتر کەن دڵسۆزیەکەشتان چاکتر کەن هیچ گومانی تێدا نییە کە خوا دەفەرمێ إنما يتقبل الله من المتقين بێگومان خوا بەس لە پارێزکاران قوبوڵ دەکات گەورەترین شتێک کە ئینسان دەبێت خۆی لێ بپارێزێ بریتێ لە شیرک و ڕیا لە ڕووی هاندەر و پاڵنەری کارەکەتەوە و بریتێ لە داهێنان و لادان لە ڕووی چۆنێتی ئەنجامدانی کارەکەەوە بە چیش بە ئێمە بە ئیخلاص و ئیتیباع بەرەکەتمان زیاتر لە ئیشدا دەبێ و کارەکەمان خوا قوبوڵی دەکات چونکە هەر کەسێ خۆی پارێز لە ڕیا و لە شیرک لەولاش خۆی پارێز لە بیدعەت و لە داهێنان و لادان ئەوە معناو متقیە و تەقوای خوای کردووە و خوای پەروەردگار لێی قبوڵ دەکات و نیشانەی قبوڵ هەر کردەوەیەکیشەوەی لە دنیادا بەرەکەتی هەبێ بەرهەمی هەبێ ئەگەر لە دنیادا بەرهەم و بەرەکەتی هەبوو خەڵک دڵی پێخۆش بوو خەڵکی موسڵمان و سوودی هەبوو معناوی ئینشاڵڵا لای خوای پەروەردگاریش قبوڵە جاخوا بە لوتف و کەڕەمی خۆی بۆ ئێوەش و بۆ ئێمەش و بۆ هەموو لایەک یارمەتیماندا هەم چاکتر بکەین هەم زیاتر بکەین و هەم زیاتر لە خۆمان وریابین ئیخلاص و خوا پێمەبەستبوونی زیاتر لە کارەکانماندا هەبێ و پابەندی زیاتر بە شەریعەت و بە نەهج و ڕێبازی پێغەمبەری خاتەمەوە عەلەیهی سەڵات وسەلام بۆی هەم لە دنیادا ئیشەکەمان بەرەکەتی زیاتر بێ و بۆ قیامەتێش پاداشتی باشتری هەبێ من دووبارە دەستخۆشیتان لێ دەکەم و خوا بە لوتف و کەڕەمی خۆی سەرکەوتوتان کا سەربەرزتان کا سەرفرازتان کا و بەردەواممان کا هەموو لایەک لەسەر ئەو ڕاستە شەقامە بڕۆین هەتا ئەو ژیانە پێنج و دوو ڕۆژێ دنیا تەواو دەکەین و ڕوح ئەمانەتەکان تەسلیمی خوای پەروەردگار دەکەینەوە و بە سەربەرزی دەچین و خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەڵێن ئەی پێغەمبەری خوا ئەو قورئانەی کە تۆ بە خەڵات و بە دیاری لە خواوە بۆ تات بووکو بەرنامەی ژین ئێمەش پێوە پابەند بووین و ڕێبازەکەی تۆشمان گرت ئەوەش پەرێز و بەرهەم و ئەوەش شوێنەواری ژیانمان خوا لەو کەسانەمان جێڕێ کە سەربەرزانە و ڕوسوورانە دەچینەوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە بەهەشتەکانی خوادا نیشتەجێ دەبن وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين